گەڕەکی عەجەمەکان. ئەم گەڕەکە کەوتوتە ئەو بەری ڕووباری خاسەوە بەرامبەر گەڕەکی شوان، هاوسنوورە لەگەڵ گەڕەکی شوان و گەڕەک و بازاڕی ئەحمەداغا و گەڕەکی قۆریە و بازاڕی قۆریە و شەقامی ئەتلەس و ڕێگای بەغدا. شەقامی ئەتلەس هەردوو گەڕەکی عەجەمەکان و گەڕەکی شوانی کردووە بە دوو بەشەوە و لێکی دابڕیوە، بە تایبەتی دوای دروستکردنی مەزادخانە لە گەڕەکی عەجەمەکان. خەڵکی ئەم گەڕەکە لە بنەڕەتدا خەڵکی ورمێ بوونە و لە ڕووی ئاینزاییەوە شیعە مەزهەبن. لە ڕووداوی شەڕی ئەرمەن و عوسمانیەکاندا ئەمانە پەرگەندەی ئەم شار و گەڕەکە بوونە و ژمارەیان نزیکەی دەماڵ بووە. هەر لە سەرەتای حکوومەتی بەعەز بۆ ئێران بە ناوی ئەوەی ئەمانە عەجەم و ئێرانین یان هەندێکیان خەڵکی لای قەرەتەپەی کەرکووکن و پەراگەندەی ئەم شوێنە بوونە و شیعە مەزهەبن. Şadılık gülmek nemadı, dağlar başı çömedi, şadılık gülmek nemadı. Dildırmak kanaklıram, dardım kömedi. عەجەم وشەیەکە کە هەڵگیری چەندەها لێکدانەوە و ڕاوەکردنە لە بەراوردکردن و هەڵسەنگاندن و شیکردنەوەی زمانەوانی و ڕۆشنبیری قۆناغەکانی وشەکە و چۆنیەتی سەرهەڵدانی. ئەلعەجەم لە فەرهەنگ و زمانی عەرەبیدا بەو کەسانە دەڵێن کە عەرەب نەبێت و عەرەبی نەزانێت و بە عەرەبیەکی ناتەواو قسە بکات، کە ئاخاوتنەکەی ناڕوون و ناتەواو بێت گەرچی بە عەرەبی بدوێت. کوردی کەرکووک بە هەموو ئەو ئێرانیانەی کە هاتوونەتە ئەم شارە بە عەجەمی بانگی دەکەن و دەناسرێنەوە کە ژماریان لە گەڕەکی تەپەی مەلا عەبدوڵڵا و گۆڕەپانی کرێکاران و گەڕەکەی عەجەمەکان بڵاو بوونەتەوە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئەوانەی کە لە ڕووی ئاینیەوە شیعە مەزهەبن دەوترێت عەجەم و بە کوردەکانی ڕۆژهەڵاتیش دەڵێن بۆرەکەیی کە لە ڕووی ئاینزاوە سوننە مەزهەبن. خانوەکانی ئەم گەڕەکە زیاتر لەسەر تەرزی بیناکاری کۆنی کەرکووک بنیادنراون و بە بەرد و گەچ و خشتی سوورەوەکرا و ڕۆنراوە کە خۆی دەبینێتەوە لە دەرگا و پەنجەرەی بچووک و زیاتر ژوورەکان لەسەر تەرزی دوێر و خەزنا لە بوونی دوو ژوور بەرامبەر یەکتری و دەڕواننە سەر حەوشەیەکی فراوان زۆربیان لە یەک قات دروست کراوە و کۆڵەکەیان شەلمان و گومەت دیاردەی زۆربەی خانوەکانێتی. Valla senden başka yer tutsam gözlerime bir yazır. Ağamın eline کۆمەڵەخانوویەکی کەم بڕەماڵێکی بەرچاو کە ڕازاوەتەوە بە کۆڵانی بچووک و بەرتەسک و پێچاوپێچ و زۆربەی خانووەکان هاوشێوەی یەکتری لە تەرزی هونەری بیناکاریدا. گەلێک کەسایەتی بەناوبانگی تێدا هەڵکەوتووە وەکو حەسەن عەجەم، حەسەن محەڕەم، فاتە عەجەم، ئەیاد عەجەم، گورجی عەجەم، قاسم عەلی میرزا عەجەم. بەشێکشیان لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە ئەوانەی کە پەراگەندە بوون هاتنەوە کەرکووک و بەشێشیان تاکو ئێستاکە لە هاتوچۆی ورمێ و قەرەتەپە و کەرکووک و دوو بنەیان لە ئێران و عێراقدا هەیە. لەگەڵ گۆڕانکاری و فراوانبوونی کەرکووکدا
ئەم گەڕەکەش لە چوارچێوەی گەڕەکدا چووە دەرەوە و گۆڕانکاریەکی ئابووری و بازرگانی بەخۆیەوە دیت و کۆڵان و خانووەکانی سەرشەقام گشتیەکەی ئەتلەس بووە. کردنەوەی ڕیزێک دوکان و باڵەخانەی گشتی و فرۆشتنی تایبەتمەندی لە جۆرەها شتی هەمە چەشن و کردنەوەی بازاڕی مەزادخانەکەی کەرکووک لەم شوێنەدا و ئەوەندەی تر گرنگی و بایەخی خۆی پەیدا کرد. دوکان و بازاڕەکانی پەلی هاویشتە نێو ماڵەکان بوو بەکردنەوەی جۆرەها دوکانی کەلوپەل و کەلەپوری جۆراوجۆری دەستی، دوو لە کەلوپەلی ماڵ و سەعات، کاسێتی کۆنی گۆرانی بێژە کورد و تورکمانەکان، جلوبەرگی سەربازی، پێڵاو، کەلوپەلی وەرزشی، کەرەستە و یەدەگی ئۆتۆمبیل، تەخت و پێداویستیەکانی داری جۆراوجۆر کە لە ئێستادا گەڕەکی عەجەمەکان بە گەڕەکی مەزادخانەی کەرکووک دەناسرێتەوە و ناوبانگی دەرکردووە و لە چوارچێوەی بازاڕی ناڕێک و نەگونجاو و بێبەرنامە یەشی گرتووەتەوە. گۆڕستانی ئەم گەڕەکەش سیمایەکی تری ئەم گەڕەکەیە کە مردووەکانی گەڕەکی شوان و قۆریە و عەجەمەکان و ئەحمەداغا و دەوروبەری لەوێدا بە خاک دەسپێردرێن و بێجیاوازی لە کورد و تورکمان سەردانی دەکەن و شەقامێک گۆڕستانەکەی کردووەتە دوو بەشەوە. لە شتاکانی سەدەی ڕابردوودا لەو سەری گەڕەکەکەدا لە نێوان شەقامی پەروەردەی کۆن و لە پشتی سینەما ئەتڵاس حوسەینیە کرایەوە بۆ ئاینزا شیعەکانی کەرکووک، بە تایبەتی ئەوانەی لەو گەڕەکەدا بوون یا ئەو عەرەبە شیعانەی کە هاتنە کەرکووک و لەوێدا نیشتەجێ بوون. ئەم بازاڕ و گەڕەکە بەناوبانگ بووە بە گەلێک پیشەی دەگمەن و بەرچاو کە لە ئێستادا زۆربەی ئەو پیشانە بوونیان نییە لەو ناوچەیەدا، بە تایبەتی لە مەزادخانەکەدا. بۆ نمونە بەرگتێگیری بەدایع الفەن کە خاوەنەکەی ناوی حاجی جەودەت عەبدولواحید عەبدولمەجیدە کە هەر لە شەستەکانی سەدەی ڕابردووەوە دوکانی بەرگتێگرتنی لەو شوێنەدا هەبووە کە لەم ساڵانەی دواییدا شوێنەکەی نەماوە و خۆی کۆچی دوایی کرد و کوڕەکانی بەردەوام نەبوون. Dağlar başı çömedi, şadılık gülmek nemedi. Dağlar başı çömedi, şadılık gülmek nemedi. Bildirmek kanaklıra. هەر لەم بازاڕ و گەڕەکەدا پینەدۆزی برەوی خۆی سند و چاکردنی پێڵاو و پیشەیەکی بەرچاوی ئەم شوێنە بوو. هەروەها فرۆشتنی جۆرەها لەفەی هەمبەرگەر و فەلافل و گۆشتی بەقیمە پیشەیەکی بەناوبانگی ئەم بازاڕ و شوێنەیە لە گەڕەکی عەجەمەکان.